الحمد لله في الجلال والإكرام، حفظ لنا حقوق الأسرة بتعاليم الإسلام، وأشهد أن لا إله إلا الله الملك القدوس السلام سبحانه وتعالى لا تأخذه سنة ولا ينام، وأشهد أن سيدنا وقائدنا محمدا عبده ورسوله سيد الأنام، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. إيمان داران، سلامي خواهي قورتان نسر بيت. آيني بيروز إسلام هميشه و دائم حق و مافەکانی ڕەچاو کردووە و بۆ هەر کەسێکی دیاری کراو لە مجتەمە و کۆمەڵگا کاتێک مافی داناوە و مافی بەرامبەریی پاراستووە کە باسی باوکو دایکمان بۆ ئەکات کە حەق و مافیان لەسەر ئەولادەیە لە بەرامبەرە حەق و مافی ئەولادی دیاری کردووە لە بەرامبەر باوکو دایکە. هەر کاتێک باوکو دایک توانیان حەق و مافی ئەولادەکانیان بدەن بەو شێوازەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمریان پێ کردووە، دڵنیابن ئەو منداڵەیش لە مستەقبەل و دوا ڕۆژە حەقی باوکو دایکی ئەدا و ئەیان پارێزێ و خزمەتیان ئەکا و ئەبێتە وەلەدێکی ساڵح بۆیان. خوای گەورە لە قورئانە فەرمێت لە بەرامبەر باوکو دایکە کە مناڵ و ئەولاد دوعایان بۆ بکەن، ئەفەرمێت پێیان بفەرمون وەقل رەبی ارحەمهما کەما ڕەبەیانی سەغیرە. خوای گەورە ڕەحم بە باوکو دایکم بکە وەکو چۆن منیان پەروەردە کرد بە منداڵی، نەک منیان هێناوە وجود، منیان پەروەردە کرد. ئەم دوو وشە مانای زۆر گەورەیە، کەما ڕەبەیانی سەغیرە، نەک کەما ڕەبەیانی وەلەدەنی ئەنجەبەنی، ئەوە نییە، کەما ڕەبەیانی سەغیرە، وەک چۆن منیان پەروەردە کرد. ئازیزان و خۆشەویستان، بۆیە حەقی ئەولاد و ماڵ و منداڵ لەسەر باوکو دایک واجبێکە، پێویستە باوکو دایک فەرامۆشی نەکەن و ئیهمالی نەکەن. پەروەردەی منداڵ ئەساسە لە کۆمەڵگا، چۆن بینایەک دروست ئەکەی ئەبێ ئەساسێکی تۆکمەی بۆ دروستکەی، خێزانێکی کە دروست ئەبێ بێ ئەساس و بنچینەیەکی باشی ئەبێ، دواتر بینای لەسەر بکرێ. باوکو دایکێک بیانەوێ بەرهەمی منداڵەکەی خۆیان بخۆن، ئەبێ ئەساسێکی باش داڕێژن بۆ بینای ئەو ئوسرە و خێزانەیان. کاتێک ئەساسێکی باش بوو، دڵنیابە لە مستەقبەل و ئایندا ئەو منداڵە ئەبێتە سێبەری سەریان، ئەو منداڵە ئەبێتە بەروبوومی ژیانیان لە دونیا، ئەو منداڵە حورمەت و ڕێزیان لێگرێ، ئەو منداڵە وەلەدێکی ساڵحە بۆ قیامەتیشی. بەڵام ئەگەر بێت و فەرامۆش کران و ئیهمال کران، بینایەک چۆن ئەساسەکەی بەڕاستی پوچە و ئەگەر ئەساسەکەی خراپ بێ ئەو بینا ئەڕوخێ و ئینهارەکە، خێزانێکیش باوکو دایکێکیش پەروەردەی منداڵان فەرامۆش کردبێ، ئیهمالیان کردبێ، بینای ئوسرەکەیان بەڕاستی دوا ڕۆژیان ئینهارەکە و ئەڕوخێ و سوود و ئیسفادەی لە ناکەن، منداڵەکەیان نەکبەت و بەدبەختە بێ، خۆشی هۆکارەکەیەتی وە سبەینێ لە بەرامبەر پەروەردگارە و لە بەرامبەر مجتەمە و کۆمەڵگا و مێژووی خۆیشە ناتوانێ بڵێ منداڵەکەم زوڵمم لێەکە، خیانەتم لێەکە، بێئەدەبە بەرامبەرم، چونکە خۆت وات لێ کردووە و فەرامۆشت کردووە. بینای خێزانی خۆت ئەساسەکەیت وێران کردووە. بۆیە ئازیزان و خۆشەویستان، پەروەردە لەسەر باوکو دایکە. باوکو دایک ئەبێ ئاگایان لە منداڵەکانیان بێ، بۆ خۆتە، بۆ قیامەتی خۆتە. بۆیە عولەما و زانایان فەرموویانە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، ئەساسی پەروەردە لەسەر باوکو دایک سێشتە: پەروەردەی سیحی و بەدەنی، تەندروستی و گەشەی ئەم منداڵە، چۆن ئەم باوکو دایکە تەندروستی ئەم منداڵە ئەپارێزن، جەستەی ئەپارێزن، گەشەی پێەکەن، تەربیەی نەفسی و عەقڵی ئەو منداڵە چۆن نەفسی عەقڵی پەروەردە ئەکەی، چۆن فێری ژیری ئەکەی،
انجا تربية روحي وديني وإيماني كيتر أمل لسروي هم پروردە كانوا هر منداڵێک پەروەردەی ڕۆحی و ئیمانی نەبێ منداڵێکی بەدبەخت و شەقیونەک بەد دەرەچێت. بۆیە ئازیزان و خۆشەویستان یەکەمیان کە پەروەردەی تەندروستی و بەدەنیە ئەوەیە کەوا ئەو منداڵە کە هەر ئەبێ لە دایک باوک و دایک مەسئولیات ڕوویان تێیەکا بۆ پاراستنی تەندروستی ئەم منداڵە جەستەی ئەم منداڵە هەر لە ئەوەڵەوە پێغەمبەر پێمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم تەحنیکی ئەو مناڵە بکەین بە خورما چونکە خورما سوود و ئیسفادەیەکی زۆری تایە کە ئەڵێ منداڵتان بوو بە خورما بەڕاستی چێژی پێ بکەن خورما بەڕاستی شیلەکەی با بڕاتە ناو دەمی ئەمە پێغەمبەر ئەمەی فەرموو ئەمە ئەساسی پاراستنی تەندروستی منداڵە کە هەر لە ئەوەڵەوە باوک و دایک ئاگادارە تەندروستی و منداڵە سە شانی تۆیە. ئازیزان و خۆشەویستان چونکە پێغەمبەرمان وای کردووە بەرامبەر هەر منداڵێک کە بەڕاستی منداڵی کچەکانی خۆی بێ کچەزاکانی ئەیانێ ناو خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەمی مبارەکی خۆی خورماکەی ئەجوی و ئنجای کردە دەمی منداڵەکە بۆ ئەوەی ئەم منداڵە بنیەی جەستەی سیحەی پارێزراو بێ. ئەمڕۆی عیلم سەلماندوویەتی دانی خورما بەو منداڵە پاراستنی تەندروستیەتی. ئاماژەیە بەوەی کەوا باوک و دایک ئاگاتان چۆن لە تەندروستی خۆتانە ئاگاتان لە تەندروستی منداڵەکانیشتان بێ. شیردان بە منداڵ ئەمە حەق و واجبێکە لەسەر باوک و دایک. باوک خزمەتی منداڵەکانی و خێزانەکەی بکە نەفەقەیان بۆ دابین کە دایکی شیری خۆی بە منداڵەکەی بە. معلومی هەموو لایەکمانە طبی ئمڕۆ و پزیشکی ئمڕۆ بە هەموو دایکێکەڵن دایکان ئاگادار بن شیری منداڵەکەتان بە شیری خۆتان بێ چونکە منداڵەکەتان پارێزراو ئەبێ. ئەمە قورئان ئاماژەی پێ کردووە پێغەمبەر ئاماژەی پێ کردووە سەیرەکە ئەو دایکانەی کەوا تووشی سەرەتانی مەمکە بن شیری خۆیان بە منداڵەکانیان نادەن. ئەو منداڵانەی کەوا بنیەیان باش نییە خراپە مەعیدەیان باش نییە جەستەیان باش نییە شیری دایکی خۆیانیان نەخواردووە. بۆیە تەندروستی ئەو منداڵە بەچی پارێزراوە بێ قورئان ئاماژەی پێ کردووە شیری ئەو منداڵە. دایکان باوکان ئاگاتان لە منداڵەکەتان بێ قورئان لە سەرەتاوە ئاماژەی پێکا. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف. قرآن ئاماژەی پێمان کردووە کە 2 ساڵی ڕێک دایکان ئەبێ شیر بە منداڵەکانیان بن بۆ پاراستنی خۆیانە بۆ پاراستنی منداڵەکانە. یەکێتر لەو شتانەی کە ئیسلام ئاماژەی کردووە بۆ پاراستنی ئەو منداڵە و پەروەردەی سیحی و تەندروستی ئەو منداڵە خەتەنەکردنێتی. خەتەنەکردن سونەتە یەکێکە لە 5 سونەتە فیتڕەکە کە پێغەمبەری خوا ئاماژەی پێ کردووە کە بەڕاستی ئومەتانی تریش تێیان بووە موجود بووە ئەبێ ئومەتی منیش تیا بێ. پێغەمبەری خوا لە حەدیثێکی صحیح فەرمێت 5 من الفطرة الختان والاستحداد وتقليم الأظافر ونتف الإبط وقص الشارب. پێغەمبەری خوا من 5 شت فیتڕەتی من و پێغەمبەرانیشە. یەکێک لەوانە بەڕاستی خەتەنەکردنە. خەتەنەکردن بەلای ئیمامی شافعی بۆ پیاوان واجبە. اینجا تاشینی دوو لە ڕووی جەنابتان ئینسان پێش و دوای خۆی بەڕاستی مووی پێوە نەبێت و هەروەها نینۆکردن هەڵکردنی مووی بنباڵ هەڵکردن سونەتە نەک تاشین. تاشینی بیتاشێت هەر سونەتە بەڵام هەڵکردنەکە باشترە و هەروەها سمێڵ کورتکردنەوە. ئێستا بەڕاستی لای ئێمە زۆرێکمان لای ناو مسلمانانە بەعام سیرەکەی سمێڵ هێشتنەوە بۆتە مۆدیل بەڵام کورتکردنەوەی نییە. کورتکردنەوەی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. و هەروەها ئەو تەداوی و معالەجانەی کەوا بۆ منداڵ لەلایەن پزیشکی ئەمڕۆ دانرێت پێویستە دایکان و باوکان ئیلتیزامی پێوە بکەن. ئەو کوتانانە چ کوتانی سوورێژەیە چ کوتانی دەردەکانە هەر باوک و دایکی ئەو کوتانانە نەکا ئەو منداڵەی تووشی نەخۆشین بێ بەشدارە لەو تاوانە بەڕاستی ئەو منداڵی تووشی ئەو ناڕەحەتی و ئازارە کردووە خوا لەسەری محاسبەیەکە کەواتە ئەو کوتینانە ئیستیفادەی بۆ بنیەی مناڵەکەیە ئەوێ تۆ بیکەی. و هەروەها حەزانە و بەخێوکردنی ئەو منداڵە لە خواردن و خواردنەوەی کە بە حەڵاڵی وەی پەیاکەی ئەمە لەسەر باوکانە لەسەر دایکانە پێویستە لەسەریان حەڵاڵ بەخوارد مناڵەکانیان بن حرامیان دەرخوارد نەدەن بۆی منداڵەکانیان ساڵح و پاک و باش بن
بەڕاستی ببن بە چرا بۆ کۆمەڵگا بۆ خۆیشیان نەبن بە میکرۆب و ئەژدیها بۆ خۆیان و بۆ کۆمەڵگا. دووهەمیان تەربیەی نەفسی و عەقلیە. هەر منداڵێک چۆن پەروەردەی سیحی و تەندروستی واجبە لەسەر باوک و دایک بە خێوکردنی پاراستنی ژیانی سۆز و محەبەتەکەی بە هەمان شێوە عەقڵ و نەفسی ئەبێ پەروەردەکەی. یەکێک لەو شتانەی کەوا پەروەردەی نەفسی ئەکرێت ناوی جوانە بۆ منداڵەکان، ناوێکی لێمەنێ ناوەکە ناشەرعی بێت، ناتەندروست بێت، سبەینێ گاڵتەی پێ بکرێت لە کۆمەڵگا، ناو ناتۆرەی پێوە بنرێت کە ئەمە لە کۆمەڵگەی ئیسلامی ناو ناتۆرە حرامە، بەڵام ئێمە لە کۆمەڵگایەکەین سەیرەکەی زۆربەی ناوەکان تەرخیمی تیاکرێت، کورتیەکەنەوە ناو ناتۆرەی پێوەکەن، ئەمەش حرامە جایز نییە. بەڵام باوکان و دایکان حەد الئیمکان ئەبێن ناوێک بۆ منداڵەکەیان بدۆزنەوە لەسەر ئەو ناو محاسبەیەکردن. لە قیامەت تاخوا بەناو ئەو ناوەوە ئەو مناڵە بەناو خۆی و باوک و دایکەوە بانگ ئەکرێت، ئەبێن ناوێکی شەرعی بێ، ئەینا لەسەری محاسبەیەکرێت. لە سەردەمی حەزەی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کابرایە کاتە خزمەتی حەزەی عومەر فەرمووی یا خەلیفەی مسلمانان، من مناڵەکەم کوڕەکەم لێمەدا دەرمەکە ئازار مەدا. کوڕەکەی بانگرد فەرمووی نەکبەتی بەدبەخت چۆن حورمەت لە باوکت ناگری و ڕێزی لێ ناگری؟ وتی قوربان ئەو کاتی خۆی هیچ ڕێزێکی بۆ مندا نەناوە. حەزرەت عومەر فەرمووی نابێ هەرە بێ ڕێزی لێ من باوک تەسەوی وجودتە. بەڵام حەزرەت عومەر پێی فەرموو ئەوە سەبەبی ئەوەی ئەم مناڵە بێتەربیەتە بەرامبەر خەتای خۆتە. ڕووی کردە کوڕەکە وتی حەق و مافی تۆ چییە لەسەر باوکت؟ وتی دایکێکی باشی بۆ من نەدۆزێتەوە و هەروان ناوێکی جوانی لە من نەناوە، خەڵکی بەهۆی ناوەکەمە گاڵتەم پێەکەن، قسەم پێڵێن، نەینامەتە بەرخوێندن کە حەق و مافی خۆمە. ئازیزان و خۆشەویستان، باوک و دایک کە داوای حەق و مافی خۆیانەکە لەسەر منداڵ ئەبێ حەقی منداڵی پارێزن. ناونان بۆ پەروەردەی عەقڵی و نەفسی منداڵەکە لەسەر باوک و دایکە، بۆیە ناوێکی شەرعی و جوان بێ، و ئیلا ئەگەر ناوێکی حیوانات بێ، ناوی بەهائیم بێ، ناوی جەمادات بێ، ناوێک بێ مایی ئیستیزا و گەمە و گاڵتە بێ، وەکو ئەمڕۆ زۆرێک لە ناوەکان بەڕاستی مایی ئیستیزا و گاڵتەکردنە بۆ ئەم منداڵە مسلمە کۆمەڵگا باوکان و دایکان تاوانبارن. وەڵڵا ناوی وا لە منداڵ ئەنرێت بە باوک و دایکەڵێ ئەم ناوە یعنی چی؟ ئەڵێ نازان. ئەی چۆن نەزانی؟ لە فلیمەکە بینیومە. ئێمە تاوانباری گوناباری ناوێک تۆ نازان، جارە ناوەکە معنایەکی غەڵەتی هەیە، ئینگلیزیە، واتای غەڵەتی هەیە، ناو بە عەرەبی نەبێ، کەڵێن ئیسم شەرت نییە عەرەبی بێت، شەرت نییە عەبدوڵڵا عەبدوڕەحمان بێ، شەرت نییە محەممەد و حامد و ئەحمەد بێ، ناوێکی کوردی بێ، کولتوری ئەو گەلە خۆی بێ، ناوێکی جوان بێ و واتادار بێ و مەعنا بەخش بێ، ئینسان گاڵتەی پێ نەکات. بەڵام بەڵێ ناوی عەبدوڕەحمان و عەبدوڵڵا عەبدولوەحید و ئەمانە ناوی پیرۆزە، بەڵام ئیسلام واجبی نەکردووە کوڕەکە ناوی عەبدوڵڵا، هەر ناوی بنێ عەبدوڕەحمان، هەر ناوی بنێ محەممەد، قەیچەکە ناوێکی کوردی جوانی لێ بنێ، بەڵام مەعنا بەخش بێت. و هەروەها یەکێتر لەو شتانەی کەوا بۆ پاراستنی نەفس و عەقڵی منداڵەکەیە، باوکان و دایکان لەناو خێزانەکانە شەڕ نەکەن، ئاژاوە نەکەن، چونکە ئەم شەڕ و ئاژاوە ئەبێتە هۆکاری زەعیفی بنیەی ئەم منداڵە، عەقڵی ئەم منداڵە. ئەم منداڵە چە توندوتیژی پەروەردە بێ، سبەینە منداڵە گەورە بێ، خێزان دروستەکە، چی لە باوک و دایکی بینیوە بەڕاستی ئەوە ئەکات و بەرامبەر خێزان و ماڵ و منداڵی خۆی. بۆیە لە کوردەواری خۆمانە وتراوە بەڕاستی دار بەتەڕی ئەچەمێتەوە، مناڵ گونکەیەکە هەموو قاڵبێکەی گرێت، بۆیە تۆی باوک و دایک هەوڵ بە شەڕیشتان کرد، ئاژاوەتان کرد، با منداڵەکان پێتان نەزانن، دەنگ بەرز مەکەنەوە، یەکتری ناڕەحەت مەکەن. مناڵەکان ئەبێتە کێشە بۆیان، نەفسیان زەعیفە بێ، عەقڵیان زەعیفە بێ، بەڕاستی لاوازە بن، حتا بەتایبەت منداڵانێکەوە گەورە بوون، تەلەبەی کولیێن، سەرەکەی باوک و دایکیان شەڕەکەن، ئەمان دەرەجە کەم دێنن بەهۆی شەڕی باوک و دایکیانەوە، تووشی نەفسی بوون، تووشی ناڕەحەتی بوون. ئاگاتان لەو نوقتەش بێت. و هەروەها عەدل و عەدالەت لە بینی منداڵە. زۆر کەسەیە بەڕاستی ناعەدالەتە لە بینی ئەولادەکانی خۆیان، فەرقی کوڕ و کچەکە، فەرقی دوو کوڕ بە یەکەوەکە، مەسەلە بە یەک کوڕیانەدا بەش بە کوڕێکیانەدا بە یەکیان نادا، زیاتر بە یەکیانەدا کەمتر بە یەکیانەدا، سۆز و محەممەدی بۆ یەکیان زیاترە بۆ ئەویان کەمترە، یا فەرق و جیاوازیان کوڕ و کچەکانە. پێغەمبەرە فەرمێت صلى الله عليه وسلم ساو بين أولادكم، یەکسان بن لە بینی منداڵەکانتانە، فەرقیان مەکەن، فەزلی کوڕ مەدەن بەسەر کچە، فەزلی کچ مەدەن بەسەر کوڕە، بە یەک چاو سەیرانکەن، بە یەک سۆز سەیرانکەن، میهرەبانن بەرامبەریان، بە حقد و بغض لە نێوانیانە دروست نەبێ. حەزەتی یعقوب پێغەمبەرێکی خوا بوو، خوا ئەمەی هێناوە لە قورئانە، بۆ پێغەمبەری باس کردووە کە باسی حەزەتی یعقوب و 12 کوڕەکەیەکە، چونکە سۆزی بە یەکیان زیاتردا،
سیرەکەی بۆ مایەی ئەوەی کەوا حقد و بغض لەناو ئەولادەکانە دروست بێ قەتڵی لێ پیا بوو کوشتنی لێ پیا بوو هیچنەتی لێ پیا بوو دەربەدەری لێ پیا بوو بۆیە باوکان و دایکان پەروەردەی عەقڵی و نەفسی منداڵ لەسەر تۆیە ئەوی بەوەیە کەوا تۆ ئاگاو لەو نوقتە بێ فەرق و جیاوازی نەکەی لە نێوانانە چونکە تاوانێکی گەورەیە کاتێک منداڵەکەت تووشی ئینحرافێکە بێ تووشی خراپەیەکە بێ مەسەلەن واز لە نوێژێنێ نوێژ ناکا فێری تلیاکە بێ خوا نەخواستە فێری شتێکە بێ کە خراپە لە کۆمەڵگا فێری گوناهێکە بێ یەکسەر تەڕدی مەکە دەری مەکە ئیهانەی پێ مەکە مەی ڕوخێنە دەستی بگرە هاوکاری کە یارمەتی بە بەڕاستی سۆزی بەرێ محەبەتی بەرێ تا ئەوەنەی کەوا لە ڕەفیقی خرا و دووری خەیتەوە تا لەو دەرد و بەڵا نەجاتی ئەدەی ئەگەر تۆ بێت و یەکسەر بیر ڕوخێن و دەریکەی لە ماڵ لەو هەموو تاوانەکەوە دەست پێ ئەدا و دەستی پێکە تۆ بەشداری کە دەرکرد لە ماڵ تووشی قەتڵە بێ تووشی دزینە بێ تووشی جینایەتە بێ چونکە خەتای تۆیە باوکو دایک وات کرد لەم مناڵە بە تەواوی تەڕدە کرد بەڵێ فێر بوو ڕەفیقی خراپ فێری خراپی کرد لە ئەوڵەڵێمە پرسیوە تا ڕەفیق بە خراپەیە بردی ئەم ڕۆژ کە خراپ بووە دەستی لێ بەرمەدە بێنە ماڵەوە نەسیحەت و ئامۆژگاری بە قسەی خۆش ئەمە ئەمری ئیسلام ئازان خۆن تربیەی سێەم کە تربیەی ڕۆحی و دینیە بەڕاستی ئەمە زۆر ئەساسە لە هەموو پەروەردەکان مهمتر و گرنگترە چونکە ئیسفادەی دین و دنیای خۆی تایە بۆیە پێویستە باوکان و دایکان ئەم پەروەردە فرامۆش نەکەن هەر لە ئەوڵەوە کە ئەم منداڵە دایکە بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بانگ بن بە گوێی ڕاستە قامەت بکەن بە گوێی چەپە بۆ چونکە بۆ ئەوەی کەوا چۆن بۆ ئەوەی یەکەم وشە ڕابەگوێیە لا إله إلا الله والله أكبر بێ وەکو چۆن ئاخیر وشەی کەوا لە دنیا دەرەچێ پێغەمبەری خوا فەرمێت من قال آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة هەر کەسێک کۆتا وشەی لا إله إلا الله بڕاتە باشتەوە بە هەمان شێوە یەکەم وشە بۆ ئەوەی بڕا بە گوێ مناڵە شەیاطین واسی لێ بێنێ پارێزراو بێ لا إله إلا الله بڕا بە گوێ کە بانگە بە گوێی ڕاستە و قامەتە بە گوێی چەپە ئەمە پێغەمبەر پێمانە فەرمێت ئەمە پەروەردەی دینی هەل ئەتۆ لە دایکبوونەوە ئاوا پەروەردەیەکەی اینجا حیوانێک سەرەوەی بە ناوی عەقیقە و حەوتەمەوە بە کوردەواری خۆمان كل مولود مرهون بعقته هەموو مناڵێک بەسراوە بەو عەقیقەوە کە بۆ یەکرێت بۆ ئیسفادەی دین و دنیا و قیامەتی خۆت بۆی سەربڕا بۆ کوردوانە و بۆ کشدانەیەکە ئەمە لە ئیسلامە حکمەتەکەی ئاماژە پێکراوە کورد زیاتر بەرچاوە کچ کەمتر بەرچاوە لە کۆناوا بووە بەڵێ ئێستا لەوەی وا نەبێ بەڵام لە کۆناوا بووە ئیسلامیش دائما ڕچاوی ئەوانەی کردووە ئەم حیوانە سەربڕا بۆ پاراستنی منداڵەکە باوکو دایکی منداڵەکە ئەمە خێر و سەدەقەیەکە ئەمە شکرانە بژێرەکە لەسەر ئەم نیعمەتە خوا منداڵی بە تۆ داوە چەندین خەڵکەیە ئەم چەندین دکتۆرەکە چەندین دوعاکە ئەم لاولای دنیاکە خوا منداڵێکی باتێ تۆ ئیسە خوا منداڵی پێداوی لە شکرانە بژێرە حیوانێک سەر ببڕە دڵی فەقیر خۆشکە با خوا دڵت خۆشکە ئەمە هەمووی حکمەتی ئیسلامە ئازیزان و خۆشەویستان ئەمە پەروەردەی دینی و ئاینی ئەو منداڵێ هەر لە ئەوڵەوە اینجا پێغەمبەری خوا فەرمێت ما من مولود إلا يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه پێغەمبەری خوا هەموو منداڵێک لەسەر فیترەت و پاکی لە دایکە بێ ئیمان و دین لە قەلبیەتی باوکو دایکێکن بە یەهودی باوکو دایکێکەنە مەجووسی باوکو دایکێکەنە گاور و مەجووسی ئازیزان و خۆشەویستان بۆیە پەروەردەی دینی باوکو دایک بۆ منداڵ ئەساسە سیرەکەی باوکو دایکە لە ماڵان نوێژەکە منداڵەکە کە تازە فامەکە ئەویش بەرماڵ داخا ئەویش سوزدە ئەبا لەگەڵیا ئەویش دوعاکە لە باوکو دایکی فێرە بێ ئەگەر باوکو دایکی عارەق بنەوە لە ماڵە ئەگەر باوکو دایکە شەڕکەن ئاشاوکەن ئەم مناڵە فێری چیە بێ فێری جوێنە بێ فێری قسەوت نەبێ ئەویش فێری عارەق خواردنەوە بێ فێری کاری خراپە بێ بۆیە باوکو دایک پەروەردەی ئاینی ڕۆحی بۆ خۆتە ئازیزان و خۆشەویستان سەیرەکەی ئیسلامە فەرمێت لە دوای ئەو ئەم منداڵە ئەمانەت بۆ کرد کە گەورە ئەبێ وردە وردە فێری شایەتومانیەکەی فێری خۆشەویستی خوا و پێغەمبەری خواکەی ئەمە واجبە لەسەر باوکو دایک بە مناڵەکان بڵێن ئینجاوە هەروەها کە ئەڕواتە تەمەنی 7 ساڵی ئەبێ فێری نوێژی کە ئەبێ فێری فەرزەکانی کە ئەبێ فێری فرمانەکانی خوای کە پێغەمبەرە فەرمێت مروا ئەولادەکم بالصەلاة وهم أبناء 7 سنین مناڵەکان 7 ساڵ بوون فێری نوێژیان کەن فێری ڕۆژیان کەن لە دالێیان دەن ئەمە پێغەمبەری خوا فەرمێ بۆ ئەوەی کەوا ڕام بن دەستی پێوە بگرن بۆ نوێژی بەیانی خەبەریان کەنەوە ئیهمالیان مەکەن مەڵێ خەوتووە خەوەکەی خۆشە ئەمە پەروەردەیەکی سەقەتە
خبري كرون وجكيبك دعابك بيانانا البركة في بكور أمتي بيغمري خواه فرمت أو كما قال بركة لبياناني أمتك كما يبوها مشتك بأو من الله بركة الليلة أو رحمة الرويتك فيري الرجو كدنيك فيري أخلاق جوانك فيري قرآنك قرآن بس دستوري إيمايا يا ساي إيمايا برنامج إيمايا بيشواي إيمايا كبيغمري خوامي خيركم من تعلم القرآن وعلمه باشتري ويك فيري قرآن به وخلتي فيري قرآن كا بيغمبر فرميت هربا وكودايك من دالا كيف هذا برخويندني آيني بر قرآن وفيري قرآن بو قرآن لبركا أفرمي أمكسا للروجي قيامتا سري برزا خواب تاجي زيرين تاج داريكا وتاجي زيرين هذا سرسري بهوي من دالا كيوا خلتي آماده من دالا فيري لغة إنجليزي بكا فيري فارسي بكا فيري تركي وعربي بكا فيري باقي خلكاني تريبكا برنامجكاني تريبكا بلام كمينيك من آمادين من دالك كمان فيري قرآن به فيري لبكني قرآن به فيري لبكني حديث به كأما واجبك الشرعي باوكو دايكا بو أويكوا أو من دالا هل أساسه فيري پروردي آيني وديني به حق ما فكاني خويو مناڵی چوار دەوری و باوکو دایکی و کۆمەڵگای بزانێ بەڵام ئەگەر ئیهمال کراو وازمان لێنا دڵنیا بە ئەو مناڵە ئەبێتە ئەژدیهایەک لە کۆمەڵگا هیچ پەروەردەیەکی نابێ ئەمڕۆ ئێمە هەمومان مقەسیرین لە ئاستی منداڵەکانمانە بە تایبەت کە کاتێک مەکتەب داخرێ و قوتابخانە داخرێ و دەرگاکەی داخرێ لە هاوینانە پێویستە باوکان و دایکان منداڵەکانن سەرقاڵکەن بە خوێندنی ئاینیەوە بە قورئانەوە بە حەدیثەوە بە پەروەردەی جوانەوە بە نەسیحەتی جوانەوە بۆ خۆتە بۆی کە سبەینی ئەم مناڵە لە بەردەستە لەسەر چۆک دانیشە سەلامت لێ بکات سەلامت لەگەر بەڕێکەوە هیچ جوابت داتەوە دەمت لە لار نەکاتەوە کلکت پێوە نەکا فیکەت لێ نەکا گەنجی وایە فێری ینی سەلامی فیکەت لێ یەکا گەنجی وایە کە مەرحەبایەکەی بەڕاستی گاڵتت بێکە محتاجی موبایل و ئەنتەرنێت و کۆمەڵەشت بووە ئەسڵەن نازانێت دنیا چییە و مافی چییە و خەڵکی چییە و باوکو دایک چییە و خوشک و برا چییە ئەمە خەتای خۆمانی تایە ئازیزان و خۆشەویستان ئەبێ ئێمە بمانەوێ مناڵمان حورمەتمان لێ بگرێ ڕێزمان لێ بگرێ ئەو پەروەردەی پێغەمبەری فێر بکەین صلی الله علیه وسلم ئەبێ منداڵمان کە بمانەوێ دوعامان بۆ بکە کە قورئانە فەرمێت لەبارەی منداڵ بەرامبەر باوکو دایکەوە وقل رب ارحمهما كما ربياني صغيرا خوايا الرحمة باوكو دايك وشون الرحمن بمن كر كاتك تو بمندالي أم مندالي پروردة كل سر پروردي ديني وروحي ونفسي وعقلي وصحي وتندرستي أم من الله براسي سبيني آوا بالرحمة بسوس برامبر بتو ريز دي أجري بيلاود ودانا دست ما شكا دمد للارنا كاتوا أجزان خوشويستان جاي سوا كات بشوي هاوينا زور بالطلبكان براسي بيكار نبن إن شاء الله بإذن إخوة أجر أوقاف إجازة دائما لما مسجودها كل كيف قرآن كينوا وعلوم الشرع كان بإذن إخوة بو من الله كان بو أويكوا أتواني بيت مسجود بإذن إخوة خواي جورهم ولا كمان موفقة وسركوت مانكا خواي جور اللي من راسي به يا ربي خالد بارينوا لقناه تواني خمان وباوكو دايك ما خوش باب عاقبت من بخير بجرة يا ربي خواي جان لمن راسي بي يا ربي خواي جان بإيمان وبمان جن وبمان بنو زندو مان كروا لا بالله وباونا خوشي ونا خوشي خمان ومالو من المال لادا يا ربي خواي جان خمان ومالو من دالنا صالحك يا ربي خواي طالع مانكي يا ربي خواي خمان ومالو من دالو ولات مان لنا خوشي ونا خوشي بلاو مصيبته زال مسلم كار باريزاوكا خواي بإيمان ومان جنا خواي بإيمان ومان برنا خواي بإيمان زندو مان كروا يا ربي خواي لتبارينوا باسم أعظم إخوات يا ربي خواي للروجي قيامتا لسر پردي سرات بيغمبر جان بانگ مان كاو درمان نكا بدست مباري خوي آوي كوسر مان باتي لسر چي منكاني باشتو حوزي كوسر بانگ مان كاو درمان نكا يا ربي خواي جان اواني دعاء خيران لكردوين اگن خوشانه خوا شفاء عاجل وبلان بومنيرا شفاء نخوش كان يا ربي خوا زلي سرجي قايان مكا يا ربي خواي اواني قرفتياني كيشان يا خواي ابوان شار سركا يا ربي خواي اواني من دال أنا من دال صالح أمبريه أواني هي أنا وصالح إخوة أبويان صالحك خويا من الله ولاك ما صالحكي يا ربي خويا أواني من الله أنا يوم مفقودة وديان يونا يا ربي خويا لا تبارنوا شون حضر يعقوب حضر يوسف بيك شات كده وأخويا أواني بيك شات كي توا هم باوكو دايجيك ومن الله كان بيك بيني توا يا ربي خويا لا تبارنوا منالو مالو من دالمان
لەم هەموو فیتنە و فەسادەیکەوە کەوتەتە کۆمەڵگامانە خوا پارێزراوان کەی خوا پارێزراومان کەی یا ڕەبی خوا لە دەپارڕینە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کەی وڵاتمان لە شەڕ و ئاشوب و فیتنە لادەی ئەو کەسەی دۆستمانە دۆستی بی پەروەردگارە ئەو کەسەی دڵسۆزمانە دڵسۆزی بی پەروەردگارە یا ڕەبی خوایە ئەوەی کەوا دژمنی دینمان ئەخلاقمان خاک و وڵات و نیشتیمان و پەروەردەی خێزانیمانە شیاوی دادە خوای دایدەی ئەگەر شیاوی دادنێ خوایە تەفروت و نایکەی لە کۆڵمانی کەیتەوە خوایە کوردستانمان پارێزراوکەی لە هەموو نەهامەتێک لە هەموو قاتی و گرانێک لە هەموو زاڵ مستەمکارێک لە هەموو شەڕ و ئاشوبێک لە هەموو فیتنەیەک خوایە ڕەحم بە هەموو عالەمی ئیسلامی بکەین عیزەت و نەسەت بە مسلمانان گەڕێنتەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين